خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. جمو جۆڵێک هەیە بۆ ئەوەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت. بۆچوونەکان هەندێک باس لەوە دەکەن کە بۆچوونەکان لەکتریەوە نزیکن. بەڵام لە هەندێک لێدوانی بەرپرسانی پارتی دموکراتی کوردستاندا وا دەردەکەوێت کە بۆچوونەکانە و نزیکە نەبن کە باسی لێوە دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان گوتوویەتی و دەڵێت ئێمە ئامادەین بۆ پێکێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتێک بێت کە بتوانێت خزمەتی خەڵک بکات. کێشەکەش پۆست نییە، کێشەکە تێگەیشتنە لە مەفهومی لە تێگەیشتنە لە بەڕێوەبردننی ئەو حکومڕانی کە پێک دێت. 2000 شتێک نەبێت جارێکی دیکە خەڵکی هەرێمی کوردستان یان ئەو حکوومەتە ڕوبەڕووی گلەی و ناڕازایی خەڵکی هەرێمی کوردستان ببێتەوە. منەرە بۆ چوونانەی ئەو بۆ چوونە گشتیانە لە پێشەچەکەدا باز دەکەم، بەڵام بۆ ناوڕۆکی بۆ چوونەکان بۆ لێکدانەوە شرۆڤی زیاتر لەگەڵ بەڕێز لوقمانوەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. بەسواسەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز لوقمانوەردی سڵاوت لێبێ، سوپاس بۆ دەرفەتە مەزوو جەنابەتمان دووەکەین، بەڵام جەنابیشت هەم پڕزانیاریت لە قیادەیەکێتیەوە هەمیش ئاگات لە بەرەو پێشچوونەکانی دۆخەکێ. دووبارە سوپاس دەکەم. ئەمەوێ سەرەتاوە بپرسم دوایین هەنگاوەکان بۆ پێکێنانی ئەو کابینەیە گەیشتووە بە چی؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لێەوە، سڵاو لە بینەرانی عەزیز. بەداخەوە زەمانێکی ێزگار زۆری خایاند، ئەتوانم بڵێم ڕقم قیاسی تێپەڕاند گفتوگۆکانی پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان. هەر لە دوای سەرکەوتنی هەڵبژاردنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دید و دیدگای ڕوون بووە بۆ شەراکەت و حکومڕانی. ئێمە باوەڕی تەواومان بەوە هەیە کە حکوومەتێکی سەرتاسەری یەکگرتوو پێک بهێنین کە لە زاخۆوە تا کفری و کەلار بەبێ جیاوازی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و شار و شارۆچکەکان بکات. بڕوای تەواومان بە هاوبەشی و بە سازان و بە شەراکەتی حەقیقی هەیە لە کۆی جومگە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان و بڕواشمان وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی حکومڕانیەکی باشترن لەوەی کە ئێستا هەیە و قەناعەتیشمان وایە و ڕاشمان گەیاندووە کە ئێمە لەگەڵ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانین بە شێوازێک کە هەمومان بەیەکەوە ئۆباڵی بەرپرسیارەتی و لێکەوتەکان و چارەسەرکردنی دۆخی سیاسی و دارایی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بگری ناستۆ. ئەمە بنەما و تێگەیشتنی و دید و دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆ گفتوگۆ و بۆ پێکێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان. گفتوگۆکان هەوراز و نشێوی زۆریان بڕی و دید و تێڕوانین یەکێتی ڕوون بووە و ئێمە بڕوامان بە شەراکەت هەیە و بڕوامان بە هاوبەشی هەیە و پێمان وایە ئەم دۆخە سیاسی لە ناوچەکەدا ئەگوزەرێ و ئەو دۆخە داراییەی کە ڕوبەڕووی ناوچەکەمان بۆتەوە و ئەو پێشهات و گۆڕانکاریانەی کە پێشبینی ئەکرێت داهاتوو ڕاڕوو بدەن لە نەخشەی جوگرافی ناوچەکە لێمانەخوازی کە ئێمە بەیەکەوە بین و پەلە بکەین لە پێکێنانی حکوومەتێکی بەهێز کە ڕنگدانەوەی شەراکەتی حەقیقی لە کۆی جومگە حکومڕانی و هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبی و ئێمە لە پێش هەمویانەوە یەکێتی و پارتی بەیەکەوە شان بدەینە بەر بۆی ئەم قۆناغە سەختە تێبپەڕین و میلەتەکەمان و ئەزمونەکەمان بگەێنینە کەنارێکی ئارامتر و پێشمان وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێک کە بەشداری هەڵبژاردنیان کردی و دەنجیان داوە بۆ ئەویان داوە کە حکوومەتێکی بەهێز، حکوومەتێک کە بە یەکسانی خزمەتی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات پێک بێت. تا ئێستا حکوومەتە پێک ناتوە. چەندی بە خەتا و هەڵی خۆتان دەزان بەڕێز کاک لوقمان؟ وەڵام من پێم وایە ئەمە لای هاوڵاتیانی کوردستانیش ڕوونە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی ئاشتەوایی، دەستی یەکریزی بۆ دەستەبەرکردنی یەکریزی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێز ویلایەتە سیاسیەکانی کوردستان لە هەموو دەستێک درێژترە. ئەمەش بە وەزیفەی خۆمان نەزانین، چونکە خۆمان بە بەرپرسیار دەزانین بەرامبەر کێشە و داوا و داخوازیەکانی خەڵکی کوردستان.
بۆ یەکێتی مرونەتی یەجگار زۆری کردووە بۆ پێکهێنانی کابینەی تازای حکوومەت. هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای وتوێژ و گفتوگۆکان یەکێتی مرونەتی یەجگار زۆری نوان کە ئێمە هەوڵماندا لە دیدگای هاوبەش بگەینە ڕێکەوتن و دوای کە گەیشتینە پۆستەکان بەداخەوە نەگەیشتێنە ڕێکەوتن. هۆکاری نەگەیشتن بە ڕێکەوتن خەریکە بڵێم تۆ لە دەستپێشی بەرنامەکەت ئاماژەیەک بە شتێکدا خەریکە بڵێم ئێستا جاریشتر سەرەتاکانی بەداخەوە ڕوو ئەدەن کە ئێمە تەمەنای ئەوە ناکەین. ئێمە پێمان وایە ئەبێ پەلە بکەین لە پێکهێنانی کابینەی تازە. پێمان وایە تاکە ڕێگا یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و لە پێشەموشیان و یەکێتی و پارتیە. پێمان وایە بۆ دەستەبەرکردنی مافەکانمان لە بەغدا، بۆ زامنکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆران، بۆ زامنکردنی خزمەتگوزاری باشتر بۆ خەڵکی کوردستان پێمان وایە یەکێتی و یەکریزی هێز و لایەنە سیاسیەکان لە پێش هەمووشیانەوە یەکێتی و پارتی زامنی دەستەبەرکردنی ئەم داوە و داخوازی و مافانەیە. بۆیە یەکێتی باوەڕی نەگۆڕی بە گفتوگۆ هەیە، بە پەلەکردن هەیە لە پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە گوێبیستی هەندێک لێدوان ئەبین لە بەرپرسە باڵەکانی پارتی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا جاریشتر هاتنەوە سەر ئەم بابەتەی ئەم وەزارەتە ئەدەم و ئەم وەزارەتە نادەم بەبێ ئەوەی ئێمە چوو بینە گفتوگۆی تازە بۆ ئەوەی قسە و باس لەسەر دابەشکردنی پۆستەکان بکەین. ئێمە نەمان شاردوێتەوە و سیاسەتەکەمان سیاسەتێکی ڕوونە کە کەمتر لە شەراکەتی حەقیقی لە کۆی جومگە هەستیاریەکان لە حکومڕانی لە هەرێمی کوردستان نیشتیمانی کوردستان ڕازی نابێت. باش پێشەوەی هەندێک پرسێ لە ناو خەڵک کاک لوقمان، هەندێک پرسێ لە ناو خەڵک پێشتر بە ئەوانە یەکلا بکەمەوە لەگەڵ جەنابەت بۆ بینەرەکانم باز دەکرێت. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنێک یان اتفاقیەکتان هەیە لەگەڵ نەوەی نوێ، لێک تێگەیشتنێکتان هەیە لەگەڵ نەوەی نوێ، باس لەوە دەکرێت کە ئێستا کێشە بۆ ئەو لێک تێگەیشتنە دروست بووە. ئایا هیچ کێشەیەک بۆ ئەو لێک تێگەیشتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ دروست بووە؟ نەوەی نوێ هێزێکە لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان خاوەنی 15 کورسیە لە پەرلەمانی کوردستان لێک تێگەیشتنێکی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەیە. هیچ گرفت بۆ ئەم لێک تێگەیشتنەوەی من ئاگدارم دروست نەبووە و یەکێتی لەگەڵ ئەوەیە ئەو لێک تێگەیشتنەی ئێمە لەگەڵنەوەی نوێ ڕنگدانەوەی هەبی بۆ تەواوی هێزە سیاسیەکان بۆی بتوانین ئەم خۆناغە بەیەکەوە دەرباسکەین و تێی بپەڕینی. بۆیە ئەم لێک تێگەیشتنە نەخێر هیچ گرفتێکی بۆ دروست نەبووە و ئەمە پێشمان ئەم لێک تێگەیشتنە ئەکرێ فراوانتر بکرێ بۆ ئەوی تەواوی هێزەکانی تریش بێنە چوارچەوەی ئەم لێک تێگەیشتنە. باش ئەمە یەکێکە لە دەنگۆکان. دەنگۆیەکی دیکە هەیە بەڕێز کاک لوقمان، یان قسەیەکی بەرپرسانی پارتی دموکراتی کوردستان هەیە بە ئاشکرا ئەندامێکی مەکتەب سیاسی ئەڵێ ئەم لێک تێگەیشتنە ناو لێ ئەنین لێک تێگەیشتنی زیندان. ئێوە لە زیندان ئەو لێک تێگەیشتنەتان لەگەڵ سەرۆکی نەوەی نوێ کردووە، ینی بەڕاستی ئەمە بۆ ئەوەیە دیسان مەوزوعی لێک دابڕینەکەیە، ئێوە چ جوابێک چ خوێنەوەیەکتان هەیە بۆ ئەو قسەیە؟ یان پارتی دموکراتی کوردستان تا ئەم سانیەش تا ئەم چرکێش ئەڵێت ئێمە پێشوازی لە یەکێتیەکەین بەتەنیا بەڵام پێشوازی لە یەکێتی و نەوەی نوێ ناکەین. ئەمەیان لێرە و لەوێ گوتووە، مەسەلەن هەتا دوێنێ کاکێ من هەورامی گوتی. بەڵێ یەکەم ئەو دەنگانەی کە یان ئەو کورسیانەی کەنەوەی نوێ هێناویەتی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، خۆ دەنجی خەڵکێک و هاو نیشتیمانی وڵاتێکی تر نییە درابێ بۆ پێکێنا بۆ بدەستەبەرکردنی کورسی. ئەو 15 کورسیە 15 ئەندامی پەرلەمانی کوردستانە، بۆیە حەقی هەموو هێزێکی سیاسیە لە هەرێمی کوردستان هاوپەیمانێتی بکە، هەروەکو چۆن ئێمە بینیمان لە خولی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانی لەگەڵ 11 کورسی پێکاتەکان هەبوو لە هەرێمی کوردستان و کەسیش نهات ڕەخنە بگرێ، کەسیش نهات تانە بگرێ. ئێمەمانانیش تانەمان لەم هاوپەیمانیەتێنەدا کە ئەم هاوپەیمانیەتێ بە شێوازێکی ناتەندروستیش کورسی پێکاتەکان بۆ ململانی سیاسی و ساختکردنەوەی ململانی سیاسەکان بەکاردەتن. بۆیە بەڕاستی مە قسەیەکی نامەنتقە کە تۆ بڵێ من ئەم هاوپەیمانیەتە هاوپەیمانێتێکی تەندروست نییە یان لە ژێر فشار دروست بە هاوپەیمانێتێکە بەو پەڕی
ئازادانە دروست بووە و چەندین زاریش لێدوان لەسەر زاری سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ کراوە لێدراوە کە داوا لە هێزەکانی تریشەکرێ و جەنابی سەرۆک باڵیش داوای کرد کە هێزەکانی تریش بتوانن بێنە نام ئەو هاوپەیمانێتە تەنانەت پارتی دیموکراتی کوردستانی شتوانی بێتە ناو هاوپەیمانێتەکە بۆچی بێت بۆی بین بێکەوە حکوومەت تەشکیل بکەین بێکەوە بەرپرسیارەتی ئەم وڵاتە هەڵبگرین هاوپەیمانەتی نەوەی نوێ و یەکێتی نەمو ئامەڕەیە لەسەر هیچ هێزێکی سیاسی دیاری کراو وەنە بۆ ئینقیلابە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ دەستەبەرکردنی ئیستیقراریەتە لە ڕوانگەی هەستکردن بە مەسئولیەت و بەرپرسیاریەتێ بۆ ئەم قۆناغا هەستیارەی هەرێمی کوردستان بۆ ئەوی هەمومان ئەوەی لە ئۆپۆزیسیۆنە و ئەوەی لە دەسەڵاتە بەرنامەکانمان یەک خەین بۆ ئەوی بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین و ئەم قۆناغا چەق بەستووەی هەرێمی کوردستان تێک بپەڕێنین و سەرەتایشی تازە لە حکومڕانیی تەندروست بێکەوە شەراکەت بێکەوە لە حکم دەستەبەر بکەین بۆ ئەوی بتوانین بێکەوە حکوومەت تەشکیل بکەین بۆیە ئەم خوێندنەوانە بۆ ئەم ڕێکەوتنە شتی نامەنتقە لە ڕاستیدا ئەمە زۆرێکە لەوەی کە لەم پەر دروستکردنە لە بەردەم گفتوگۆکان بەداخەوە بەشێک لە قیادیەکانی برادرانمان لە پارتی دیموکراتی کوردستان هەندێک جار ینی باڵین لێدوانی پێشوەخت یان تەسریعاتی پێشوەخت دەدەن بۆ ئەوەی لەم پەر من پێم وایە بە زۆرێک لە جۆرەکانەمە لەم پەر دروستکردنە لە بەردەم ئەو هەوڵانەی کە ئێستا هەن بۆ دانیشتن و گفتوگۆ لەسەر هەمیانەوە بانگەوازی سەرۆکی پارتی کە داوای لێک نزیکردنەوەی هێزەکانەکە کە هەموو هێزەکان ڕەنگە بە ئومێدەوە ڕوانی بێتیانە ئەم لێدوانە بۆیە ئەبێ بەرپرسانی پارتی لە بێرش هەمویانەوە بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ دۆخی هەستیار بکەن ئێمە توانین لە مێدە سەر مێزی گفتوگۆ لە ژوورەکانی گفتوگۆ ڕێیەکانی خۆمان دەرببڕین قسە و گفتوگۆ بکەین ڕەخنە بگرین بەچی ڕازین بەچی ڕازینین بەڵام هێشتا لیژنەی دانوستانکاری هەردوولا بەیەکەوە کۆنە بۆتەوە من پێم وایە ئەمە بابەتێکە ئەگەر لەم پەر دروستکردن نەبێ بۆ بەردەم پرۆسەی لێک تێگەیشتن شتێکی تر نییە بیریشمان نەچێت لە ماوەی 4 ساڵی ڕابردووشدا زۆر زاری ترکە گرفت لە نێوان یەکێتی و پارتی دروست بووە کەسانێک هەبووینە لە میدیا قسەیەکیان فڕەداوە ئەم قسانە ڕەنگە بۆ بیتە هۆکارێک بۆ دوورکەوتنەوەی لێک تێگەیشتن لە نێوان ئەم هێزە سیاسیە بۆی ئومێدەوارم کە لێپرسراوان لە هەموو لایەکمان لەم دۆخە هەستیاریە بەو پەڕی مەسئولیەتەوە بەرپرسیارەتەوە مامەڵە بکەین ببین بە هۆکارێک بۆ لێک تێگەیشتن لێک نزیککردنەوە و ڕێکەوتن چکە ئەمە لە بەرژەوەندی میلەتەکەماندایە بەڵام ئەوەی کە ئێمە گوێبیستەمین لە ڕاستیدا هەندێک قسە و لێدوانە درێکە من ئومێدەوارم ئەمە قسە و لێدوانی فەرمی پارتی دیموکراتی کوردستان نەبێ بسێتە چوارچەوەی فەرمی لێدوانی فەرمی شەخص چکە ئەگە ئەمە لە ڕاستیدا لێدوانی فەرمی پارتی بێ ئەمە خەڵک ناومێدەکە لە ڕێکەوتن و لەو ئومێدەی کە خەڵک بە ڕێکەوتنی هەیە چکە ئێمە هەممان بەو پڕی ئومێدەوە ئەڕوانین چەند جارێک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاقوبا تاڵەبانی وەکو سەرۆکی لیژنەی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لێدوانیان داوە کە ئێمە ئامادەین هەر کاتێک لایەنەکانی تر تەڕەفی بەرامبەر ئامادە بێ ئامادەینە بۆ گفتوگۆ و دانوستان و جۆرێک پەیام گۆڕینەوەش لە نێوان هەردوو سەرکردایەتی هەیە پەیوەندیەکان نەپسراون پەیام گۆڕینەوە هەیە بیر و ڕاگۆڕینەوە هەیە من ئومێدەوارم هەمووان بە مەسئولیەتەوە مامەڵە بکەین نەکەوڵ دەین لەم پەر لە بەردەم گفتوگۆکان دروستکەین و ئێمە تا ئێستا گەشتبینین و پێمان وایە آخر دوا ڕێگا چارە ئەوەیە کە ئێمە خۆمان بین ڕێکەوین و بە زووترین کاتدا حکوومەت باش هەر لە دوو ڕۆژی ڕابردووشدا لێدوانێک هەبوو لەلایەن سەرۆکی حکوومەت کە جێگری دومی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیشە لێیان پرسی وتی یەکێتی وتێتی ئامادەین وەک ئەوەی کە ئێستا جەنابەت ئێڵەی کە ئێوە ئامادەن و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر لێک تێگەیشتنێک لە ژووری کۆبوونەوە جاڕازی و ناڕازی خۆمان لەسەر مێزی گفتوگۆ باس بکەین وتی ئەگەر وایە بە ئەوان پێشتر بێن پەرلەمان کارا بکەنەوە ئایا کاراکردنەوەی پەرلەمان هیچ لە بابەتەکە ئەگۆڕێت؟ وڵات جارێ یەکەم قەت یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگر نەبووە بۆ هۆکار نەبووە بۆ کارانەبوونی پەرلەمان و ڕێگر نییە لە بەردەم کاراکردنەوەی پەرلەمان بەڵام چۆن کاراکردنەوەیەک پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە پەرلەمان کارا بکەینەوە بۆ ئەوی شەرعیەت بداتە بڕیارە ناشەرعیەکانی حکوومەتی کار بەڕێکرد وایە ئێمە بچین پەرلەمان کارا بکەینەوە لەسەر چ بنەمایەک ئەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەشێک نییە لە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی کابینەی تازەی حکوومەت لە ماوەی نۆ کابینەی ڕابردوو ئەی لە نۆ کابینەی ڕابردوو ئەگەر وەکو حرفێکی
قانونیش سیر بکەین وەکو عورفێکی سیاسیش سەیری بکەین بەر لەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرە ڕێکەوتن لە نێوان یەکێتی و پارتی و هێزەکانی تر نەکراوە بۆ پێکێنانی حکوومەت بۆیە دیسان ئەمەش بەڕاستی شتێکی واقع بینانە نییە فەرمون بڕۆن پەرلەمان فەرمون بڕۆین پەرلەمان چی کارا بکەین و ئەگەر نیەت ڕێککەوتنە فەرمون با ڕێککەوتنی و ڕێککەوتنەکە واژۆ بکەین و بچین پەرلەمان کارا بکەین و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن و سەرۆکی هەرێم هەڵبژێرن و کاندیدی ڕاستپێرا و بۆ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ڕابسپێرین بۆ ئەوی کابینە دروستکە بۆیە ئەمەش بەڕاستی زۆر منطق نەبوو یعنی من خۆم سەرنجی یەجگا زۆرم لەسەر ئەم قسەیە هەبوو بڕۆن کە پەرلەمان کارا بکەنەوە نیەت هەیە بەڵێ ئێمە نیەتمان هەیە ڕێککەوین نیەتمان هەیە حکوومەتێک دروست بێ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە نیەتمان هەیە پەرلەمانێک بێ لە سایه ئیتیفاقێکی سیاسی لە نێوان ئێمە و پارتی کە هاوسەنجی دەستە بەرکە کە شەراکەتی ڕاستەقینە دەست بکە دەستە بەرکە کە زەمانەتی شەراکەتی و بەرپرسیارەتێکی ڕاستەقینە لە کۆی جونگە هەستیارەکان دەستەبەر بکە ئەو کات پەرلەمانێک لە سای ئەم ڕێکەوتنە پەرلەمانێکی کارا ئەبێت و ئەتوانی کاروبارەکانی خۆی بکە ئێمە زۆر لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمانین و پێمان وایە پەرلەمان ئەبێت بە ئەرکە ڕقابی و چاودێریەکانی خۆی هەڵبستێ و پێمان وایە پەرلەمان زەرورە کارە بێتەوە چونکە زیاتر لە 14 ساڵە بەناڕەوە هەرێمی کوردستان خاوەن بودجەی خۆی نییە زیاتر لە 14 ساڵە هەرێمی کوردستان راپۆرتی خەرجی ساڵانەی نییە دنیای قەرز حکوومەتی هەرێمی کوردستان قەرزدارە پەرلەمانی کوردستان لیستی قەرزەکان و شێوازی قەرزەکان و چۆنیەتی دانەوەی قەرزەکان و هۆکاری قەرزکردنی پارەکانی لەلان نییە ئێمە لەگەڵەوەی پەرلەمان موئەسسە و دامەزراوەی باڵای دەستوری هەرێمی کوردستانە یاسادانانە و پەرلەمان نوێنەرایەتی شەرعی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە و هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە ئەبێ پەرلەمان کارابێ ئێمە نین هۆکار بۆ کارە نەبوونەوەی پەرلەمان ئێمە پێمان وایە ئەگەر نیەت ڕێکەوتن بێ ئێمە لە 2 ساعات توانین ڕێکەوتنی پێکێنانی کابینی حکوومەت واژۆ بکەین مەبەستەوەی ئەگەر نیەتی پارتی ڕێکەوتن بێ بە ڕێزکاک لوقمان ئێوە ئەتوانن لە 2 کاتژمێر هەموو شتێک ئەوانە کارا بکەنەوە دەتی پارتی لە ڕێکەوتن پێم وایە من پێم وایە هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بڕوای تەواوی بە هاوبەشی و بە شەراکەتوی حەقیقی هەبێ لەگەڵ هاوبەشەکانی لە ماوەی 1 سعات داتوانین ڕێکەوتنی پێکێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان واژۆ بکەین سعاتی دووەم با پەرلەمانی کوردستان دابنیشێ و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ هیچ لەم پەر و ڕێگریەک نییە ئەمە دید یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمە ئامادەیە بەڵام من فەرمون بڕۆن پارلەمان کاراکەین و فەرمون بڕۆین چی پەرلەمان کارا بکەینەوە کاکە ئێمە هێزێکی سیاسی کاریگەرین لە وڵاتە بەڵێ ئێمە داوای ڕێکەوتن ئەەکەین بەڵێ ئێمە بڕوامان بە پەکخستنی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان نییە بەڵێ ئێمە بڕوامان بە قۆڕخکردنی دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان نییە بەڵێ ئەمە بە بڕوامان بە نیشتیمانیکردنی دام و دەستگاکان دەستوریەکانی هەرێمی کوردستانە لە سایی ڕێکەوتنێک با ڕێککەوین بەسەر چاو ئێمە پەرلەمانیش کارا ئەبێتەوە و موئەسسەیەکی قانونی هەموو هەڵبژێراوی خەڵکی کوردستانە بێ ڕێزی لێ بگرین بۆیە من تێبینی یەجگار زۆریشمان لێت ناشارمەوە لەسەر ئەم دەستەواژەیە هەبوو خۆزگە ئەم دەستەواژەیە هەر دەرنەبڕیوە باش کەواتە ئێوە کوێچێتی نیشتیمانی کوردستان تەواو ئامادەن بۆ پێکێنانی کابینەیە کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و ئامادەن مەسەلەن لەگەڵ پارتی کۆ ببنەوە یعنی هیچ هێڵێکی سوورتان لەسەر دانیشتن و کۆبوونەوە و هەنگاوەکانی پێکێنان نییە بەمەرجێک ئەگەر نیەتێکی ڕاستگۆیانە هەبێ بۆ شەراکەتی بۆ هاوبەشی ڕاستەقینە من پێم وایە چێتی نیشتیمانی کوردستان و لە ڕابردووشدا هەر کاتێ ئومێدێک تروسکاییەک بۆ ڕێکەوتن هەبوو بێ دەستی ئاشتی و ئاشتەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر درێژ بووە و چەندین جار سەرۆکی یەکێتی وەشاندی یەکێتی سەردانی پیرمامیان کردێ بۆ لای جەنابی کاک مەسعود لەگەڵی دانیشتینە و گفتوگۆ کراوە و مبادراتی گەورە کراوە و زەبیبی زۆر ڕەخساوە ئێمە هەوڵی زۆرمان داوە کە ڕێککەوین و یەکێتی زۆر مرونەتیشی نواندووە بۆ ڕێککەوتن بیرمان نەچێ بۆیە من بە دڵنیایی ئەڵێن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێتی هۆکاری پەکخستنی نە پەرلەمانی کوردستانە نە هۆکاری ڕێکنەکەوتنە لەسەر بۆ پێکێنانی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هێزەی کە سەرەتا کۆمەڵێک پۆستی هەستیاری ئەعلانەکە و لە میدیا ئەڵێن ئێمە ئەم وەزارەتە و ئەم دامەزراوە و ئەم دەستگایە نادەینە هیچ کەسێک و بۆ خۆمانە ئەمانە هۆکارن بۆ ڕێکنەکەوتن خۆ ڕوونە کاکە خەڵک من پێم وایە خەڵک زۆر لەوە وشیارترە بۆیە پێویست ناکە ئێمە بین بەم شێوازە لێدوان بدەین بەڵێ یەکێتی ئامادەی ئەم شەو ڕێککەوین بەیانی ڕێککەوین بەڵام خۆ ڕێککەوتن سەپڵە بەدەستێک لێ نادرێ ئەبێت تەڕەفی بەرامبەریش لە دروشم تێپەڕێ بە عەمەلی بینە مەیدان ئێمە دوو هێزین ئەگەر ڕاستیتەوێ ساڵێک و قسوورە
فرسەت بە پارتی دیموکراتی کوردستان درراوە بۆ ڕێککەوتن ساڵێک و 6 مانگۆ بۆ 8 مانگەچێت ئێ ڕێککەوتن چێ سەبەبە بۆ ڕێک نەکەوتن ئێکاکە ڕێککەوتن تۆ چۆن وا ئەکرێتەوە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی بۆ خۆت دابنەی بڵێ فەرمو هێزەکانی ترشە بێ لەگەڵم ڕێککەون ئێ بە جوگرافیا ڕازینی بە مێژووی ڕازینی بە کورسی ڕازینی بە هاوپەیمانی ڕازینی من نازانم ئەی بەچی ڕازیە بین شەراکەت و هاوپەیمانی و حکومڕانی بەیەکەوە بکەین ئەی ئۆباڵی ئەم وڵاتە بەیەکەوە هەڵناگرین ئەی واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان ئەومان پێناڵێک کە ئەبێچێتی و نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم قۆناغەش بەیەکەوە تێپەڕینن ئێمە بۆ ئێران و ئەمریکا شەڕێکی قورسیان کرد یەکتریان وێران کرد بۆ لە ماوەی 2 مانگ مفاوەزاتەوە خەریکە ڕێکەکەون ئەی بۆ ئێمە ڕێک نەکەوین ئەی بۆ ڕێک نەکەوین پرسیارەوەیە بۆ دەستمان درێژ بێ هەموو ڕۆژێ سەردانی هێزە سیاسیەکانی تر بکەین بە سەردانی ڕەفیقەکانی خۆمان نەکەین سەردانی هاوبەشەکانی خۆمان نەکەین یەکێتی و پارتی چەند قۆناغی سەختیان بەیەکەوە تێپەڕاندێ لە سایەوەی کە یەک بووینە چەندیش کە ئێکە یەک نەبوو بن زەرەر و زیان بە هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی گەیشتووە هەر بیرمان نەچێ ئەگەر بگەڕینەوە بۆ زەمەنی ساڵی پێش 2015 ینی لە ڕووی دیبلۆماسیەوە هەرێمی کوردستان هێڵی گەرمی دیبلۆماسی عراق بوو هەموو سەرۆک و سەرکردەی وڵاتەکان داتن ڕویان لە هەرێمی کوردستان و لە هەولێر ئەکرد کاتێک کە ئێمە و پارتی بەیەکەوە بوو ئەی ئێستا هەرێمی کوردستان لە کوێی هێڵی سیاسەتی دیبلۆماسی نێودەوڵەتیە ئێمە ئێستا بێ بچین چێشەکانمان لەگەڵ دەست پەنا ببین بۆ ئەم هێزە و ئەم وڵاتە بۆی ئەگەر بێن ئاوڕێک لە هەرێمی کوردستان دەینەوە ئەم میلەتە ماندی بووە ئەم میلەتە هیلاک بووە ئەم میلەتە لە هەموو قۆناغە سەختەکاندا پشتیوانی هێزە سیاسیەکانی کردی خەڵکی کوردستان شایستەی ئەوە نییە زیاتر هیلاک و ماندوو بکرێ بەدەست ئەوەی کە ئێمە بڵێن ئەم وەزارەتەوە ئەو دامەزراوە ئیلا ئەبێ تاپۆ و مڵکی هێزێکی سیاسی بێ کاکە وەزارەت و دامەزراوە و دەستگاکان مڵکی خەڵکی کوردستانن مڵکی هیچ هێزێکی سیاسی نین تۆ بڵێ تاپۆیە لەسرە من ئەبێ بە درێژایی ژیان بەس ئەبێ بۆ من بێ خەڵک بۆ دەنجی نەداوە خەڵک بۆ مشارەکەی هەڵبژاردننی نەکردووە خەریکە بەم شێوازە بەم هەڵسو کەوتە بەڕاستی پرۆسەی سیاسیش ناشرین نەبێ یەکێتی نیگەرانە لەمە و ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان زەرەرمەندی ئەم دۆخەینە بۆیە ئێمە ئەم دۆخەمان پێخۆش نییە بیرتان نەچێ ینی هاوڵاتیان یعنی یەکێتی ئەو دۆخی ئێستای قبوڵ نییە یەکێتی نیشتیمانی کوردستان زەرەرمەندی ئەم قۆناغەیە کە ئێستا ئێمە تێیداینە لەبەرچی لەبەرەوەی حکوومەتێکی کاربڕێکەر هەیە بەبێ ئەوەی هیچ شەرعیەتێکی هەبێ ممارەسەی تەواوی دەسەڵاتەکانی خۆیەکە بە تاکلێنی کۆی جومگە هەستیارەکانیش لە دەست یەک هێزی سیاسین بۆی تا زووتر حکوومەت پێک بێ ئێمە پێمانەمە لە مەسلحەتی خەڵکی کوردستانە داهات بە ناعەدالەتی جێبە دابەشەکرێ پرۆژەی خزمەتگوزاری بە ناعەدالەتی ئەکرێت لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەمە ئەم دروشمانە نین ئەمە ئەم ڕێکەوتنە نین کە ئێمە ڕێکەوتنی پێکێنانی کابینەمان لەسەر بنیاد ناوە بۆیە ئێمە نیگەرانین بەم دۆخە ئێمە لەگەڵەوەی نەڕێککەوین تاکی دەکەمەوە ڕێگا دروستەکە ڕێکەوتنە ڕێگا دروستەکەەوە نیمە چاوەڕێەوەکەی وڵاتێکی زلهێز بێ پێکمان بینی ڕێگا دروستەکە و بەرژەوەندی باڵای میلەتەکەمان لێمان ناخوازێت چاومان لە وڵاتێکی دەر و دراوسێ بێ فشارێکمان لەسەر بکە ڕێکمان بۆی ڕێک بکەوین ڕێگا دروستەکەوێ خۆمان تەنازول بۆ یەکتری بکەین خۆمان دەستی یەکتری ماسکەین باشتر لەوەی کەوا هێزێکی نێودەوڵەتیان هێزێکی ئیقلیمی بێ ناسارمان بکە کە ئامۆژگاریمان بکە بڵێ بەیەکەوە فەرمون ڕێککەون ئەگەر مەسلحەتی میلەتەکەمانە ئەمە مەسلحەتی میلەتەکەمانە ئەمە دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نەما شاردوێتەوە لە کۆبوونەوەکان ڕسمیەکان و ناڕسمیەکان ئەم هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوونە بڕوامان بە هاوبەشی و هاوخەباتی هەیە لەگەڵ پارتی و تەواوی هێزە سیاسیەکانی تر بڕوامان پێوەیەکە ئێمە و پارتی و هێزەکانی تر ئەبێ دەست لە ناو دەستکێت نین بۆ ئەوی بتوانین ئەم قۆناغە سەختەی کە ڕوبەڕووی وڵاتەکەمان بوویتەوە تێی بپەڕینین سەرەتایەکی خۆشگوزەران لەو میلەتەکەمان دەستەبەر بکەین چیتر موچەخۆری هەرێمی کوردستان لە دڵە ڕاوچێنە بێ سەرمانگەن ئایا موچەی دێیان نێ کرێی کارەبا و خزمەتگوزاری کەڵەکەبووی یەک دنیا لەسەر هاوڵاتیانە هەوڵ بدەین ئەو بەڵێنانەی لە هەڵبژاردنمان داوە بە خەڵکی کوردستان و خەڵکمان پێێنێتە سەر سندوقی دەنگدان بین لە مەیدانی عەمەل جێبەجێ بکەین بۆی خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئەمە ڕوانین و دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستانە کە حکوومەتێکی سەرتاسەری خزمەتگوزار بەیەکەوە دروستکەین و پێکبینین لە بەغداش بەیەکەوە یەک دەست داکۆچی لە ماف و داو داخوازیەکانی خەڵکی کوردستان بکەین بۆیە بەڵێ ئێمە لەگەڵ ڕێکەوتنین پێمان وایە هەر ئەبێ ڕێککەوین ئەمڕۆیان سبەی ئەمڕۆ ڕێککەوین باشترە لە سبەی تۆمبارک لە بەغدا
چاوی کەوت بە سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ و بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرای حکوومەتی هەرێمی کوردستان لە نووسینەکەی سەرۆک بافڵدا لە یەکێک لە بڕگەکانەڵێ بەداخەوە خەریکە شەرعەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەمە چمانایەک هەڵدەگرێ بەڕێز کاک لوقمان کە لەلایەن سەرۆکیەکێتیەوە لە کۆبوونەوەکەی تۆمباراکدا کە نێردەی سەرۆکی ئەمریکایە بۆ عێراق جارێک کۆبوونەوەکەی تۆمباراک لەگەڵ سەرۆکی یەکێتی و کاقوبات خۆتان نەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە لەسەر گۆڕەپانی سیاسی لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش وەیەکێتی لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا هەڵوێست و دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی ڕوون بووە کە ئێمە لەگەڵ باشتی چارەسەرکردنی ئەم کێشانەین و دوازاریش هەم ئەم دید و تێڕوانینە سەرکەوت و ڕۆڵ یەکێتی ڕۆڵێکی میحوەریە لەسەر ئاستی عێراق گۆڕەپانی سیاسی لە عێراق و پەیوەندیەکی تەندروست لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ تەواوی هێزە نیشتیمانی عێراقیەکان هەیە بۆ ئەوی بتوانین خزمەتی وڵاتەکەمان بکەین و عێراق بپارێزین و دەستەبەری مافەکانی خەڵکی کوردستانیش لە سوارچەوەی دەستوری عێراق بکەین ئەمە هەم ئەمریکا دەرچی پێیەکە هەم وڵاتانی دەرو دراوسێ دەرچی پێیەکەن و هەم هێزە عێراقیەکانیش ئەم ڕۆڵە و سەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەورە هەڵەسەنجێنن لە پاڵ ئەمەدا بابەتی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان جێگای گفتوگۆیە بەڵێ ئێمە وەکو من لە دەستپێکی بەرنامەکەش ئیشارەتم پێکرد ئێستاش تاکی دەکەمەوە ئێمە نیگەرانی لەم دۆخە و ئێمە پێمان وایە ئەگەر بەم شێوە بڕوا فعلاً شەرعیەتی هەرێمی کوردستان دەمێکە کەوتۆتە شەرعیەتی حکوومەت کابینە وەکو هەرێمنە هەرێمی کوردستان هەرێمیشی دەستوریە و ئەمە لەسەر خوێن و خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان بنیان دراوە بەڵام کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان شەرعیەتی لە ژێر پرسیاردایە چونکە لەمپەر دروست دەکرێت بۆ پێکێنانی کابینە یعنی خەریکە بگەینەوە قەناعەت بە ئەن قەست لەمپەر دروست دەکرێت بۆ ئەوەی کە ئێمە ڕێک نەکەوین بۆ پێکێنانی کابینەی دێن بۆی بەم شکڵە کابینەکە بڕوا تا ئەگەینە قۆناغێشتێتر کە ئەمەش بەڕاستی بابەتێکە جێگای هەڵوەستە لەسەرکردن و جێگای نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە یەکێتی نەی شاردۆتەوە ئەمریکا هێز یەکێتی ئەگەر بەم شێوەیە بڕوا مەسەلەن لە بەڕێزت قسەیەکت کردوتت نەبێ مێژوو نەبە جوگرافیا نەبە هاوپەیمانەتی نەبە لێک تێگەیشتن بە هیچ شتێک پارتی دیموکراتی کوردستان نایەتە سەر ڕێگا کەواتە ئەگەر بەردەوامبوونی ئەو دۆخە مەبەستم لە چوارچێوەیەکدا قسەکەی جەنابتەکە حکوومەتی هەرێم ئەم کابینی حکوومەتی هەرێمە یەکێتی هەر ئاوا بە بێدەنجیدانی شێگەر بزانێ پارتی دیموکراتی کوردستان هەر وەختێک پەیام گۆڕینەوە لێک نزیک بوونەوەی سەرمێزی گفتوگۆ هەبێ چەند کەسێک نێرێتە سەر تەلەڤیزۆن و بڵێ نەخێر ئێمە کۆمەڵێک لە دوانی سوا و فڕێبدات و ینی مەسەلەن دۆخەکە بەلای ڕێدا بە یەکێتی هەر بەو شێوە دانیشێ ئێمە وەکو باسمان کرد ئێمە ئەمانوێ بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەین لەم دۆخەدا هێشتا ئێمە ناومێد نین هێشتا پێمان وایە خەڵکانێکن کە هەم لە ناو سەرکردایەتی پارتیش کە ڕۆڵە جێڕن بۆ ئەوی کە هەوڵ بدەین ئێمە ڕێککەوین و هێشتا ئێمە ناومێد نین و هێشتا سەرکردایەتی پارتی باس لە دەست پێشخەریەکە کاکە بۆ ڕێککەوتن ئێمە چاوەڕوانی دەرەنجامی ئەم دەست پێشخەریانەشین بۆیە ئێمە بە مەسئولیەتەوە مامەڵاکەین زەرور نییە بەڕای من قسەیە کە پێویست بێ بەیانی بیکەین ئەمڕۆ بیکەین بۆی ئێمە ناومێد نین و چاوەڕوانەکەین و ئێمە دەستی ئاشتی و ئاشتەواییمان درێژە و پێشمان وایە مەسڵحەتی خەڵکی کوردستان لە ڕێککەوتندایە بۆیە چاوەڕوانی دەرەنجامەکانین و قسە و گفتوگۆ هەیە وەکو باسەکەم هێشتا ئێمە ناومێد نەبووین ئەو قسە و گفتوگۆیە هەر دروستکرا بۆ پەردەم پێکێنانی کابینی حکوومەت ئەو کاتی ئەکیدی ئەو قسە و گفتوگۆیە چییە ئەو قسە و گفتوگۆیە کاک لوقمان پەیامی نهێنی هەیە ینی مەسەلەن پام گۆڕینەوە هەبێ یان شتێک هەبێ یان ئامادەکاریەکە پەیوەندیەکان نەگەیشتینەتە بنبەست ینی هێشتا قسە هەیە بەڵام دانیشتنی فەرمی و ڕسمی نییە و تاکو ئێستا ئێمە لە ڕاستیدا پێم ناخۆشە من ئەم قسەیە بکەم بەڵام نیەتێکی زۆر جددی لە تەڕەفی بەرامبەر نبینم بۆ ڕێکەوتن بەداخەوە ومێدەوارم هەڵەبین و بەیانی بتوانین ڕێکەوت وەکو من باسەکەم ینی ئەگەر نیەت ڕێکەوتن بێ ڕێکەوتن قوڕس نییە ئێمە دیدگای هاوبەشمان نووسیوەتەوە ئامادەیە دیدگای هاوبەش بۆ حکومڕانی 4 ساڵمان دانابوو بەڵام گریمانەوە ساڵ و نیوێک ڕۆیی بۆ 2 ساڵ و نیوی داهاتووی ئەم کابینەیە
بەڵام پرسیارێک دێتە گۆڕ ئێمە لەسەر دیدگای هاوبەش زوو ڕێککەتین بەس بۆ لەسەر پۆست ڕێک نەکەتین چێ دیدگای هاوبەش جێبەجێەکە پۆست جێبەجێەکە کە تۆ ڕنگدانەوەی شەراکەتی حەقیقیت لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی نەبی شەراکەتی دیدگای هاوبەش جگە لە وەڕقەیەک چی ئەمێنێتەوە چکە ئێمە ئەزمونمان هەیە لە ڕێککەوتەکانی ڕابردوشدا ئێمە زۆر خاڵی جوانمان لە ناو ڕێککەوتن و لەسەر وەڕقەدا ئەڕژ بەڵام کە داتی نەمەیدانی عمل ناوەرۆکەکەی جێبەجێ ناکرا نامانەوێت ئەم ئەزمونە دووبارە بکەینەوە ئەمانەوێت چۆن ئێمە بە حەقیقی بە ڕاست و ڕەوانیش سیاسەتەکەین ڕازگۆین لە بڕیاردان و هەر ئیتفاقێکمان کرد لەگەڵ هەر هێزیشی سیاسی لە ڕووی ئەخلاقیەوە پابەندی تەواوی ناوەڕۆشی ڕێککەوتنەکابین ئەمانەوێت بەرامبەرە کەشمان بە هەمان نەفەس بێتە مەیدان و بیکەیت بۆیە ئێمە دیسانەڵێمەوە ناومێد نین هەوڵەکان بەردەوامن وەیەکێتی باوەڕی بە ڕێککەوتنە وەیەکێتی خەباتەکە وەیەکێتی هەوڵ و هەوڵەکانی خۆی خاتە گەڕ و لە هەوڵیش بەردەوامە بۆ ئەوی بتوانین بگەین باش زۆر باسیەوە کرێکەیەکێتی باشە کاک لوقمان زۆر باسیەوە کرێکەیەکێتی کێشەی پۆستی هەیە هەر بەڕاستی پۆست هەندێک هەر لەو دوو ڕۆژەش لەگەڵ ئەو لێدوانانە کۆمەڵەشت بڵاو بۆتەوە کە گوایەکێتی پارتی وەزارەتەکانی پێشووی یەکێتی بە کۆمەڵە گۆڕانکاریەوە لەگەڵ ئەو سێ چوار وەزارەتەکە لای بزوتنەوەی گۆڕان بۆ داتەوە بێچێتی و ئەو بێنە و دەست پشۆتەوە وەرن بە حکوومەت پێک بێنین و تەواو یعنی ئەو کێشەی پۆستان هەیە ئەگەر کێشەی پۆستان هەیە بۆ کێشەی پۆستان هەیە یعنی پۆست ئەوەندە مهمە حکوومەتێکی لەسەر پێک بێ یان پارتیش کێشەی پۆستی هەیە هەر ئێوە نین ئەخم ئەزانی من پێم زۆر سەیرە تۆ هەندێک شت بەڕەوا بزانی بۆ خۆت بەڵام بۆ بەرامبەرەکەت بەڕەوا نەزانێت باشە ئەگەر کێشەکە چێ دیدگەی هەوە هاوبەش جێبەجێەکە پۆست کە تۆ نوێنەرایەتیت لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی نەبی لە هەرێمی کوردستان شەراکەت چۆن دەستە بەرەبی بۆی بەڵێ پۆست زۆر گرینگە مادام بۆ ئەگەر پۆست زۆر گرنگ نییە بۆ پێش ئەوەی دابنیشین دنیاک تەسری عدرێ ئەم وەزارەتە و ئەم وەزارەتە و ئەم دامەزراوەی و ئەم سەرۆکایەتی و ئەم سەرۆکایەتی نادەم ئەی بۆ تو زۆر زەرورە بەڵام پێت وایە بۆم زەرور نەبی بەڵێ زەرورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش پۆست یەکێتی ئەبێ ڕنگدانەوەی شەراکەتی حەقیقی لە بەدەستینانی پۆست لە کۆی جومگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبێ بەم شێوەیە ئێمە توانین زەمانەتی شەراکەتێکی حەقیقی بکەیت و یەکێتی لە ڕابردوشدا ڕەنگە گرفتی ئەوەی نەبوو بێت چەند پۆستێک زیاتر بۆ هێزی بەرامبەرمان بوو بێ بەڵام ئێمە مفاوەزاتمان کرد لەسەر بنەمای کورسی ڕازی نەبوو بە جوگرافیا ڕازی نەبوو بە مێژووی و خەبات ڕازی نەبوون بە کاریگەری و ئەمری واقعی جوگرافی هەر ڕازی نین دەین هاوپەیمانیتی لەگەڵ هێزێکەکەن کە خاوەنی 15 کورسیا هەر ڕازینی ئەیتی و بەچی ڕازی سەر هەندێک زارڕێ بە کورسیەکەم ئەگەر بە کورسیەکەی فەرموو ئەمە کورسی ئەگەر بە جوگرافیەکەی ئەمە جوگرافیا ئەگەر بە مێژوویەکەی ئەمە بەمێژ ئەگەر بە ئەمری واقعەکەی ئەمەش ئەمری واقع خۆ بێتەوە اختیاری ڕەئیەک بکەیت بۆ ئەوی کە بین بەیەکەوە ڕێککەوین و بەرپرسیارەتی ئەم وڵاتە بەیەکەوە هەڵبگرین بۆیە هەندێک لێدوان ئەدرێ کە من پێم وایە خزمەتی پرۆسەی سیاسی ناکا بەداخەوە ومێدوارم ئەو هەواڵانە خۆیان بە دوور بگرن لەم جۆرە لێدوانانە پێت وایە بۆ چوونی کۆبوونەوەکانماندا لە ژووری کۆبوونەوەکانماندا مناقەشەیەکی تۆن بکەین لەسەر ئەوەی بەڵام دیسان من ئەڵێمەوە کە ڕەنگە قسەی دووبارە زۆر خۆش نەبێ بەڵام یەکێتی بەکەمتر لە شەراکەتی حەقیقی ڕازی نابێ مافی خۆشێتی ڕازی دەبێت ئێمەش بەرپرسیارین بەرامبەر بەدۆخی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بۆیە بە شەراکەتێکی حەقیقی لە کۆی جومگە هەستیاریەکانی حکوومەتی داهاتووی هەرێم ڕێککەوتنەکەکرێ لە سای ئەم ڕێککەوتنە بەڵێ ئەتوانین پەرلەمانێکی کارامان نەبی دام و دەستگای دەستوری لە خزمەتی تەواوی خەڵکی کوردستاندا بن حکوومەتێکی سەرتاسەری بێ خزمەتگوزاری بە یەکسانی دابەش بکرێ پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان و پەسەند بکرێ داهات سەرچاوەکەی هەرچیەک بێ لە هەر شوێنێک بێ لە یەک خەزێنە کۆ بکرێتەوە و ئەرچی کابینەی ئەوە پەرلەمانی داهاتوش بێ پرۆژە یاسای ڕەشنووسی پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستان جارێکی تر بێ و پەسەند بکرێ بۆ ئەوی یاسایەک دەرچێت پێناسەی حکوومەتی کاربەڕێکەر بکات نەک دەستەڵاتێکی ڕەها بداتە حکوومەتی کاربەڕێکەر کە وەکو حکوومەتێکی شەرعی و دان پێدانرا و تەسەڕوف بکە ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی ئەوەمان هەیە کە ئەبێ لە پەرلەمانی داهاتوی کوردستان یەکەم ئەرچی دەرکردنی یاسایەک بێ کە پێناسە و تعریفی حکوومەتی کاربەڕێکەر بکات نەک بە وەکو ئێستا کە حکوومەت بە کەیفی خۆی ممارەسەی دەسەڵاتەکانی بکات ئەگەر ئەم یاسایە ئەم قانونە هەبێت
بەڵێ دوای هەڵبژاردن ناچارە بن هێزەکان بە خێرایی ڕێکەون بەتابەت ئەو هێزەی کە نێتی وایە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بگرێتە ئەستۆ بە ناچاری ئەبێ بێت لەگەڵ هێزەکانی تر ڕێکەوی بەڵام لەبەرەوەی ئەم قانونە نیە ئێستا حکوومەت بە کەیفی خۆ مامەڵە ئەکا بۆیە ئەوانش بە کەیفی خۆیان لەمپەر لە بەردەم پێکێنانی کابینەی تازە دروستەکە. کاک لوقمانەوە پێتان وایە گەیشتوتەوە بڕوای کە لە ناو پارتی دموکراتی کوردستانیشدا ڕێی دیکە هەیە بۆ چوونی دیکە هەیە کە ڕەنگە ئارامتر بێ نەرمتر بێ حەق پێویستی بەوە بێ لە ژووری دانوستاندا لەسەر مێزوی گفتوگۆ کێشەکان یەکلا بکرێنەوە نەوەک لە وەڵام کاری تیڤی. وەڵا بێگومان باڵە بێگومان ئەم ڕەیانە هەن خەڵکی هەیە ڕۆڵی خێر بژێڕێت بەڵام بەشێک شەبینین کە لێدوان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە پڕ ئەگەر ئومێدێکی لێک نزیک بوونەوە لە پڕ تەسریع و لێدوانەکە درێ بە ئامانجی شڵۆقکردن نیدۆخەکە کە ئێمە لە ڕاستیدا تا ئێستا ڕای فەرمی لە ڕای وتەبێژی حیزبی بەرامبەرەوە وەرەگرین دیسان ئەڵێمەوە ئێمە بێ ئومێد نین ئومێدەوارم کە بتوانین لە داهێنێکی نزیکدا بگەین بە ڕێکەوتن چونکە حکوومەتەکە بە عەدێک لە وادەی خۆیدا دواکەوتووە هیچ پاساوێک هەڵ ناگرێت. هەرخۆش نێ قسەی لەسەر بکەین. کاک لوقمان هاتنی تۆم باراک یان ئەوەی کە پێشەوە ئەو پرسیارە بکەم بەڕێزت لە کۆی قسەکاندا لە بەشێکی قسەکانتا بەڕێزت باسی ئەوت کرد کە بۆچی فشاری هەرێمی هەبێ یان فشاری نێودەوڵەتی هەبێ ئەمریکا وەکو باسەکەن پێشەوەی کە تۆم باراک بێ وتیان سێشەممە کە دوێنەیەکات تۆم باراک دێتە عێراق وەرێمی کوردستان و بوو هاتیش فشاری پێ پاکێجێکی پێ تا ئێستا هەستت بە یان وەکو زانیاری هەبێ فشارێک هەیە لەلایەن ئەمریکاوە کە بڵێ یاڵا بە پەلەو حکوومەتە پێک بێنەوە چوارچێوەکەی بەو شێوەیە بێ یان تەنها پێشنیاز بووە. وەڵام من ڕاستەکەی معلوماتی ئەو فشارم وە پێم بڕوان بەو زۆرە فشارە نییە چونکە پێم وایە هێزەکان تەوسیات ئەەکەن ینی ئامۆژگاریمانەکەن پەیامەمان ئەدەنێ کە ڕێککەوین باشە بۆ شەرعیەتی هەرێم بۆ پشتیوانی بەدەستێنانی پشتیوانی نێودەوڵەتی ئێستا نییە هەر ئەمریکانیە وڵاتانی تری دەرودراوسێش ئەم پەیامەیان داوە وڵاتانی تریش فەڕەنسا بەریتانیا کە خۆیان بە دۆستی کورد دەزانن قونسڵ و نێردە وڵاتان کە هەمیشە لە کۆبوونەوەکاندا تەوسیات ئەدەن بۆ خۆتان باشتر ڕێککەون بۆ شەرعێتی هەرێمی کوردستان باشتر ڕێککەون بۆ پشتیوانی نێودەوڵەتی باشترە ڕێککەون بۆ دەستەبەرکردنی مافەکانتان لە بەغدا باشترە ڕێککەون بۆ یەکگرتووی خۆتان باشترە ڕێککەون ئێمەش ئەزانین هاوڵاتیانیش ئەزانین بۆ خۆمان درچی پێنەکەین بۆی لە چاوەڕێ ئەوان بین کە فشارێکی نێودەوڵەتی بێ بەڕێکمان بخات بەڕاستیەوە ئەمە جێی پرسیارە بوویتە عی بەش ئەمە لە ڕاستی داهانی لەوە دەرچووە بۆ ئێمە لەگەڵ ئەوەی نەکە خۆمان ئەم حەقیقەتەمان لەبەر چاوە دەستەبەری مافەکان بەیەکێتی و یەکگرتووەکرێ پشتیوانی نێزامەنی پشتیوانی نێودەوڵەتی بەیەکێتی و یەکگرتووەکرێ حیسابکردنی وڵاتانی دەر و دراوسێ بۆ هەرێم بەیەکێتی و یەکگرتووی ناوخۆی هەرێمەکرێ پاراستنی دام و دەستگا دەستوریەکانی هەرێم بەیەکێتی و یەکریزی نێو خۆمان دەستەبەرەکرێت ئێکە خۆمان ئەم حەقیقەتە ئەزانین مێژوش ئەم ڕاستی پێوتوینە ئەزمموی ساڵانی ڕابردوش ئەم حەقەتی پێوتوین بۆ خۆمان هەستی پێنەکەین چاوەڕوانی ئەوەی بکەین ئللا ئەبێیان تۆم باراک بێ فشارمان لەسەر دروست بکات یان ئەبێ وڵاتانی دەر و دراوسێ بێن یا هێزە عێراقیەکان بێن ئێخۆ ئێمە من ئاماژەم پێدا پێشووتر حکوومەتەکانی عێراقدات لە هەرێمی کوردستان تەشکیلە بوو بەڵێ ئێستا دووکان و دەباشان پیرمام ناوەندی کۆبوونەوەی تەواوی هێزە عێراقیەکان بوون لە ساڵانی ڕابردوودا لە سایی ئەوەی کە ئێمە بەیەکەوە بووین یەکێتی و یەکریز و یەکگرتوو بووین ئەی ئێستا ئێمە لەکوێین حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستان پێکدات ئێمە سەرکردەکانمان کۆوە کردەوە مامجەلال و کاک مەسعود بەیەکەوە ئەم قۆناغە سەختەیان تێب بۆ ئێستاوانە بێ ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار تەکیدی کردوتەوە کاک بافڵ چەند جار سەردانی پیرمامی کردو و لەگەڵ جەنابی کاک مەسعود کۆبووتەوە هەوڵ دەستی ئاشتەواییمان درێژ کردو بۆ یەک بین بگەڕینەوە ئەم قۆناغە زێڕینەی بۆی بتوانین ئاسوودەی و ئۆقرایی بۆ هەرێمی کوردستان و ژیانێکی باشتر و شایستەتر بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکەین ئەمە دیدی یەکێتیە ئەمە خواستی یەکێتیە بەڵام چەپڵە بەدەستێک لێ نادرێت پێتان وایە بە حەقیقی مەترسیش لەبەر دەرگای هاتنی تۆم باراک و هێشتا جوڵە وێرا ڕێکەوتنەکەی ئێران و ئەمریکاش مەسەلەن مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەبێ ئەزانی چۆنە مەترسی یەجگار زۆر گەورە هەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر
ناوچەکە خۆ ئەمە بە قەناعەتی ئێمەنی واقع ئەمەمان پێڵێ گۆڕانکاری لە جوگرافیای ناوچەکە هەیە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ناوچەکە هەیە وە گۆڕانکاری گەورەتری گەورەش چاوەڕوانەکرێ بۆیە ئەمە بەچی ئێمە ئەتوانین هەرێمەکەمان بپارێزین بێچەتی و یەکڕیزی هێزە سیاسیەکان لەسەر هەموو شیانەوە یەکێتی پارتی لەگەڵ بەغدا چی بۆچی مەسەلەن زۆر جار پرسیاری ئەوە کرێت کە یەکێتی لە بەغدا نزیکترە ئەوەندەی لە هەرێمی کوردستان زم و زۆڵەکانی بکە ئەو پەیوەندیانەی بەغداتان بۆچی بەکارهێناوە کاک لوقمان زین لە 2 ساڵی ڕابردوودا سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی زۆر ڕاست و ڕوون بووە نەمان شاردوێتەوە ئێمە زوو ڕامانگەیان قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێم بگەڕینەوە بۆ بەغدا بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکان مافەکانی خەڵکی کوردستان کە لە دەستوری عێراقدا بە خەباتی یەکێتی و پارتی و هێزەکانی تر جێگیر کراون بەغدا ئەبێ سەنتەری جێبەجێکردنی دا و داخوازیەکانمان بێت بۆ ئەوەی بتوانین پەیوەندیشی تەندروستمان هەبێت بۆی بتوانین دۆخی ئابووری هەرێمی کوردستان چاپ بکەین بۆی بتوانین ئایندەیەکی باشتر بۆ میلەتەکەمان دەستەبەر بکەین ئەبێ بگەڕینەوە بۆ بەغدا کێشەکانی کورد نە لە تارانە نە لە ئەنقەرەیە نە لە واشنتۆنە کێشەکانی کورد لە بەغدا چارەسەرەکرێ و لە بەغدایە یەکێتی لەسەر ئەم بنەمایە خەباتی کردووە باشترین پەیوەندی لەگەڵ تەواوی هێزە سیاسیەکانی عێراق هەیە ڕۆڵی سەرۆک بافڵ ڕۆڵێکی هێز گەورەیە متمانەی هێزە عێراقیەکان بە سەرۆک بافڵ متمانەیەکی گەورەیە ئەمە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ڕەنجی دایەوە لە کۆمەڵێک هەنگاوی سیاسی تریش ڕەنجی دایەوە لای خەڵکی کوردستانی ڕوونە سوپاس بۆ خوا ئێستا هێزەکانی تریش گەیشتونەتە ئەو قەناعەتە کە هەمان ڕێچکە یەکێتی نیشتیمانی کوردستان بگرین هەوڵ دەین لە بەغدا شەڕی دەستەبەرکردنی مافەکانمان بکەین خۆتان نەزانم بودجێ و مانگانە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداوە دێت بۆ ئەمە پێت وایە ئەگەر پەیوەندیەکان تۆکمەتر نەبن و یەکێتی وەکو پاسەوانێکی دەستوری وەکو پاسەوانێکی قواری هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لە بەغدا بەکارنێهێنێ بەم دووری و لێک ترازانەی کە هەیە کە لێدوانانەی لە ماوەی ڕابردووشدا بیندرێن نەکەر بەرامبەر یەکێتی بەرامبەر لایەنەکانی شیعە و سونەش مەسەلەن ئەو حکوومەتی نوێی عێراقش نیەتی لە قاڵبدانی زیاتری هەبێ بە تایبەتی کە پشتیوانیەکی تۆمباراتشی هەیە بەڕاستیکەوەڵێ ئێمە فدرالیت لە ناوچەکەدا سەرکەوتو نەبووە بناوەندێتی سەرکەوتوو بووە ئێمە ڕوون بووە وەکو ئاماژەم پێکرد یەکێتی بڕوای بەسەرکێشی نییە بە مافەکانی خەڵکی کوردستان یەکێتی بڕوای بەعینادی کە لە ڕقینیە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە هێزە عێراقیەکان یەکێتی بڕوای بە سازان و هاوبەشی و شەراکەتی حەقیقی هەبووە لە نێوان هەرێم و عێراقدا بڕوای بە چارەسەرکردنی کێشەکانمان هەبووە بڕوای هەبووە هەوڵ دەین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجەی گشتی عێراق دەستەبەر بکەین نایفرۆشینەوە واجبێکی ڕسمی و یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان بەڵام ئەگە یەکێتی نیشتیمانی کوردستان مکوڕ نەبا موسر نەبا پێداگر نەبا لە سەرم سیاسەتە ڕەنگە کەتباینە ژێر کاریگەری هەندێک بۆچینی هێزەکانی تر ڕەنگە چارەنووسی و ئایندەی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بە ئاقارشتردا ڕۆیش بە بەڵام ئەمە لای خەڵکی کوردستان ڕوون بۆ کە یەکێتی هەمیشە پێداگری لەسەر ئەوە کردووە کە قوڵایی سیاسەتی هەرێمی کوردستان بەغدا بێت لە بەغدا کێشەکانمان چارەسەر بکەین ئەم ڕایەڵە و پەیوەندیەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە عێراقیەکان بووە کردنەوەی دەروی خێر بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانمان و قەناعەتکردنی هێزەکانی تریش بۆی بێنە سەر هەمان قەناعەت و ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغداوە کێشەکانمان چارەسەر بکەن بەرهەمی ئێستا کە مانگانە موچە و بودجێ هەرێمی کوردستان لە بەغداوە دێ ئەگەر بەکەم و کوڕیشەوە بێ بەڵام ئەمە بەرهەم و خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمەش بەوازبی سەرشانی خۆمانەزانی نایفرۆشینەوە بەڵام بەرەنجامی سیاسەتی ڕاست و دروستی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆی ئێمە لە داهاتوشدا هەر لەسەر ئەم بنەمایە سیاسەتەکەین باشترین پەیوەندی تەندروستمان هەبێ لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ وە قوڵایی استراتیجی هەرێمی کوردستان بەغدا بێ و باشترین پەیوەندیمان لەگەڵ هێزە عێراقیەکان هەبێ هەوڵدەین ئەو باشتر پەیوەندیە بکەینە وێزگەیەکی گرنگ بۆی پەیوەندیەکی باشمان لەگەڵ وڵاتانی ئەمریکا و
ئەوروپا شەبێ کە ڕۆڵیان لە ناوچەکەدا هەیە لە سای ئەم سیاسەتە ئەمە ئەتوانین ئێستقراریەت و ئارامی بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەین و ئەتوانین باشتر پارێزگاری لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەین بۆ یەکێتی مکڕ لەسەر ئەم سیاسەتە پێشمانەوەی ئەمە ڕێگا ڕاست و دروستەکە. کاک لوقمان سوپاس دەکەم بەرنامەکەمان سیاسیە بەڵام لەناو کەشوهەوای مۆندیال داین خۆتە زانی ئێستا خەڵکێکی زۆر بە تایبەتی گەنجولاوان وڵا بە تەمەنەکانیش سەیری یاریەکانەکەن و هەریەکەی هەڵبژاردەیەکی هەیە و هاندەری هەڵبژاردەیەکە و دەستگای میدیایی کورساتیش لە کارگەی کولتوری مەسەلەن فیستیڤاڵی گۆڵی هەیە یان مەس لەوێ هەموو یاریەکان زەوێکی کەشوهایکی ڕەخساندووە بۆ سیرکردنی یاری. کاک لوقمان وەردی زۆر لەسەر سیاست و وردەکاری سیاست میوانداریمان کردو هاندەری چیانەیەکی چ وڵاتێکی کاک لوقمان لە وڵامەیانە زیاتر وڵا فەڕەنسا حەزەکەم ئەم ساڵ فەڕەنسا سەرکەوتوو بێ لە مۆندیالە شەوی ڕابردوش پێم ناخۆش بوو عێراق دۆڕاندی پێشبینیم نەکرد لە دوای فەڕەنسا عێراقی وڵا حەزمە کرد شەوی ڕابردوو عێراق بباتەوە لە ڕاستیدا بەڵام چی بکەین دۆڕاندی بەڵام بۆ مۆندیالی کۆتایی حەزەکەم فەڕەنسا بیبە. تەماشا یاریەکانەکەی ینی سەیری یاریەکانەکەی وڵا ئەکید هەندێک جیان زۆر بە درەنگەوانی کە ئەکرێ ناکۆچی عێراق درەنجیش بوو ناکۆچی ناوخۆیتان نییە لە ناوەوە مەسەلەن کوڕەکان بڵێن ئێمە هاندەری لەگەڵ کوڕەکان و کچەکەم وڵا ناکۆچیمان نییە تقریبا هەندێک زارە بێ ناکۆچی بەڵام هەوڵە دەین سازان بکەین و بڕوامان بە لێک تێگەیشتن و هاوبەشیە لە بەیوای سەرکەوتن و سەیری یاریش بڕوامان بە هاوبەشیە هاوبەشی ڕاستەقینە بەڵام هاوبەشیمان بڕوام بە سازان و لێک تێگەیشتنێ ئەکید بەڵێوارم ئەمە لە حکومڕانیش ڕەنگ بداتەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن و لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتە.